ئەم کاتتان باش. کەمال کلژداڕۆغڵو کاندیدی هاوبەشی ئۆپۆزیسیۆنی تورکیا بەڵێن دەدات ئەگەر لە هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی یەکشەممەی داهاتوودا براوە بێت ئەوە تورکیا لە وڵاتانی ڕۆژاوا نزیک دەکاتەوە و پرۆسەی باندامبوونی تورکیا لە یەکێتی ئەوروپا زیندوو دەکاتەوە. دەشڵێت تورکیا هاوپەیمانی ئەمریکا و ناتۆیە. ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیاش ئەمە باش دەزانێت. کلژداڕۆغڵو قسەی بۆ ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی کردووە و ڕۆژنامەکە ئەوی وەکو کاندیدێکی نزیک لە ناتۆ و ئەمریکا وەسف کردووە. ئەردۆغان لا شەڕی ئۆکراین چەکی با ڕووسیا فرۆشتووە. کلژداڕۆغڵو لا چاوپێکەوتنەکەدا ڕایگەیاند ئەگەر ڕەجەب تەیب ئەردۆغان جارێکی دیکە سەر بکەوێت سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن دەستگیر دەکات بۆ ئەوەی ببێتە بەهێزترین سەرکردەی سەدا لە تورکیادا دیموکراسی لە قاڵب دەدات. گوتیشی لێ سەدا ئەردۆغان خۆی لە ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا نزیک کردوتەوە. دوای شەڕی ئۆکراینیش چەکی با ڕووسیا فرۆشتووە و هەوڵی داوە لەم ڕێگەیەوە خۆی بەهێز بکات. بەڵام ئەگەر وەک سەرۆک کۆمار هەڵبژێردرێم پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ ناتۆ بەهێز دەکەم و پرۆسەی ئەندامەتی تورکیا لا یەکێتی ئەوروپادا زیندوو دەکەمەوە. کلژداڕۆغڵو ڕاشیگەیاند لەگەڵەوەی ئەمریکا ناڕەزایی دەربڕیوە بەڵام ئەردۆغان سیستەمی بەرگری S-400 لە ڕۆسیا کڕیوە و ئەمریکاش بۆ هۆیەوە هەڕەشەی سەپاندنی سزای بەسەر ئەو کۆمپانیا و کەسانەدا کرد کە دەستیان لەگەڵ ڕۆسیادا تێکەڵ کردووە. لە ماوەی ڕابردوودا ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا زنجیرەیەک سزای توندیان بەسەر ڕووسیادا سەپاند بەهۆی هێرشەکانی بۆ سەر ئۆکراین. بەڵام تورکیای ئێستا با سەرۆکاتی ئەردۆغان پابەندی سزاکان نەبوو. دۆستایەتی خۆی لەگەڵ پۆتین تێک نەدا. بەڵام کلژداڕۆغڵو لا چاوپێکەوتنەکەی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵدا دەڵێت ئەگەر من ببم بە سەرۆکی تورکیا پابەند دەبم با بڕیارەکانی وڵاتانی ڕۆژاوا بۆ سەپاندنی سزا بەسەر ڕووسیادا چونکە تورکیا ئەندامی هاوپەیمانی ئەمریکا و ناتۆیە. پوتینیش ئەمە باش دەزانێت تورکیا دەبێت پابەندی ئەو بڕیارانە بێت کە ناتۆ دەیگرێتە بەر. گوتەکانی کلژداڕۆغڵو لە کاتێکدایە ڕەجەب تەیب ئەردۆغان لەم ساڵانەی دواییدا زیاتر خۆی لە ڕووسیا نزیک کردوتەوە و لە بانگەشەکانی هەڵبژاردندا دەڵێت وڵاتانی ڕۆژاوا دژی ئەو پشتگیری لە کلژداڕۆغڵو دەکەن. لە چەند هەفتەی ڕابردووشدا میدیا ناودارەکانی وڵاتانی ڕۆژاوا چەندین راپۆرتیان لەبارەی هەڵبژاردنەکانی تورکیا بڵاو کردوتەوە و باسی شکستی ئەردۆغانیان لە هەڵبژاردنەکاندا کردووە. لە بەرامبەردا ئەردۆغان و بەرپرسانی دیکەی دەسەڵات ئاماژە بۆ دەکەن کە ئیمپریالیزم دەیەوێت تورکیا داگیر بکات و کلژداڕۆغڵوش کار بۆ ئەوان دەکات. بەم جۆرە لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا دەرکەوت کە لەسەر ئاستی دەرەوەدا تورکیا بەسەر دوو بەرەی ئەمریکا و ڕووسیادا دابەش بووە و کلژداڕۆغڵو پشتگیری لە ئەمریکا و ئەردۆغانیش پشتگیری لە ڕووسیا دەکات. زیندانە سیاسیەکان ئازاد دەکەین. هەر لە چاوپێکەوتنەکەی ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکیدا کلژداڕۆغڵو ئاماژەی بە چەندین پرسی گرنگی ناوخۆی تورکیاش کرد و گوتی هەوڵی هەرزانکردنی پێداویستی ژیان دەدەین. سیستەمی تورکیا لە سەرۆکاتیەوە بۆ پەرلەمانی دەگۆڕین. سربەخۆی بانکی ناوەندی دەپارێزین و زیندانە سیاسیەکانیش ئازاد دەکەین. لە لایەکی دیکەشەوە ئەفغانی و سووریەکان بە وڵاتەکانیان دەنێرینەوە. ئێمە نەژاد پەرست نین بەڵام پێویستە ئەو خەڵکانەش لە وڵاتی خۆیان لە دۆخێکی باشتردا بژین. کەمال کلژداڕۆغڵو کاندیدی هاوبەشی ئۆپۆزیسیۆنی تورکیا و سەرۆکی گشتی پارتی گەلی کۆماری جەهەپا لە کۆتاییدا دەڵێت 5,300,000 گەنج هەیە کە بۆ یەکەم جار دەنگ دەدەن. ئەو گەنجانە داوای ئازادی و دیموکراسی دەکەن. ئەمە بۆ ئێمە بۆ تورکیا و یەکێتی ئەوروپا و بۆ شارستانی ڕۆژاواش زۆر گرنگە. ئاسوودە بن.